سپێدە باش کوردستانیان هێژا و خۆشتوی سپێدە باش بینەرێن کەناڵی کوردستان 24 لە دەستپێکە هەفتیە لە ڕۆژە شەمبیە جارەکادی ئەز و شاکار هاتیینە خزمەتە هەوەیان هێژا و خۆشتوی وەکی هەردەم بەیانی 24 دیات چاوابی دیات تژیوی جبرگە و بابەتێن هەمە جۆر ئەگەر نوکە هەن خەریکی تێش خواردنێ ئیشاڵا خودێ دێشتا هەوە ماڵە هەوە تژی کەتن ji bereketê şakar spêdata baş بەیانی باش zor spas ڕۆژیێنی herçend li ezal te tûre me pîçekî ez û şakar bîneran hiç pêk nakin yani şakar birayê min ê mezin e bes hiç çavê xwe nade te xişka xwe gileyê bî te nûke razdî we ece evro te xwe fêre kelimeka badînî kirdiye بەڵێ baş هەر بینەرە خۆشتبی her bînere xweş dibî tiştekî dî kelimeka dî سەرسەرێ من bijî şakir چاوێتە ماچ دەکەم bijî şakar لە هەر جێگەیەکن سڵاویەمەتان لێ بێ بەیانیتان باش بێ دەستپێکی ڕۆژەکەتان پڕخێر و خۆشی بێ بە تاقە و ئینێرجیەوە ڕۆژەکەتان دەست پێ بکەن و ئینشاءالله دڵخۆشە بن ئەمڕۆ لەگەڵ هاوکارم دێرین دوو تەوەری تایبەتمان بۆ ئامادەکردوون تەوەری دووەمیان باز لە گرنگی بەردە گرانبەهاکانەکەین لە هەرێمی کوردستاندا بله شکر بجا من هند طموحان ذهب و از باغوم من سپیدل تکر من بحث تواری یکی نکر تواری می یکی پاراسنا ماف آنجلانه لحرما کردستان دا دیگل مداب مینن ئەچینە شاری هەڵمەت و قوربانی پەیمانگای هونەرە جوانەکانی سلێمانی لە چوارچێوەی کارنامەی ساڵانەی چەندین چالاکی جیاواز لە بەشەکانی شانۆ، مۆزیک، شێوەکاری ئەنجام دەدات. ئەم ساڵیش بەشی شانۆی پەیمانگاکە 5 شانۆگەری وەکو ئەتروحەی ساڵانە نمایش دەکات. ماوەی چەندێکە بەیەکەوە؟ چل ساڵە گەورە چل ساڵ ئەی بۆ ئەتانەوێت جیابنەوە؟ لەبەرەوەی لەگەڵ یەک نابوو چون گەورە. ئێرە هۆڵی بەدیعادارتاشە لە ناو پەیمانگای هونەرە جوانەکانی سلێمانی ساڵانە لەم هۆڵەدا چەندین نمایشی شانۆیی و ئەترۆحا لەلایەن خوێندکارەکانەوە پێشکەش دەکرێت ئەم شانۆگەریانە پاڵپشت بووە بۆ ئەوەی خوێندکاران زیاتر متمانەیان بە خۆیان بێ بۆ ئەو بەرهەمانەی پێشکەشی دەکەن بە هەموار ڕادەگەین کەسێک بەناوی ئێستا لە نووسینی ئەم ڕاگەیانەوە دەبێت بەدادوەری گشتی ژیانی بۆیە بە وڵات هاگیریکە مایشان هەسیەمێ باشە ئێوەڕێی نەکەن کابراێک لەو هەموو عەسەبەیە ئێوە دانیشتن پێی پێکردن و چەپڵەنیەیان ئەرە جۆش نادرۆخی گەورم بەڕاستی ئەمە جێ قبوڵ نییە من پاشەوەی کە بینیم ئێوە بابەتەکەتان چۆن وەرگرت گەیشتمەوە بڕوایەتی ئێوەتانێ بکەسە هەر لە کوردی بڕێنەوە لە کەنامی دەرچوونی بازنەی تەباشیری قەوقازە وەکو ئەکتەر ڕۆڵم بینی و ناوی کارکتەرەکەشم گروشە بوو کە کارکتەرێکی سەرەکیە لە ناو ئەم دەقەیە ئەتوانم بڵێم ئەگەر بە پێی کاردانەوەی بینەر بێ ئیشەکەمان زۆر زۆر بەباشی چوەتە پێشەوە و بەدڵی بینەر بووە و دیارە کە ئێمە جێپەنجەی خۆمان لێرەیە جێهێشتووە و بەڕای من تا ڕادێکی زۆر زۆر گرنگە کە ئەو کار و چالاکیانەی کە لە ناو پەیمانگایە ئەکرێت بە تایبەتی ئەترۆحە و ئەزمونەکانە بە تایبەتی ئەترۆحەکان کە بینەر پاڵپشتمان بێ کەسانی هونەردۆست پاڵپشتمان بن و بێن بۆ بینینی چکە ئەمە هاندانی ئێمە حانەیە تاوکو بتوانین لەسەر کاری هونەری بەردەوام بین و بزانین کە بینەرمان هەیە و تاوکو هەتا بتوانین کاری باشتر و باشتر ئەنجام بین وەگەڵە هەڵڵاویاوە نابیدادوەن ئێمە ئەهلی بەدین نین ئەوەی هەمیشە بیرێت برابێت هەمیشە شتێکەکە بە قوربانی ڕەنگەمانێ بەردن خۆ لێبێ بە قوربانی ڕەنگە منیش خۆشەویستە کۆلەپی ئەو کە بە قوربانی باشە جاریش کە تاقیکردنەوە کە دووبارە بۆچی؟ گەورە بۆ ناڕەواییە ئێمە ناوان کێشاوە بێگومان ساڵانە لە چوارچێوەی کارنامەی دەرچوونی فێرخوازانی خۆناغی پێنجەم کە بە هاوکاری فێرخوازانی سەرجەم خۆناغەکانی تر ئەبێت کارنامەیەک دروستکەن و نمایشێکی شانۆی دروستکەن ساڵانە ئێمە زنجیرەیە کارمان هەیە لەو چوارچێوەیەدا کە
خوێنکارێک لە خوێنکارەکانی قۆناغی پێنجەمی دەرهێنان هەڵەسێ بە دەرهێنانی نمایشێکی شانۆیی بێگومان بە هاوکاری هاوڕێکانی لە قۆناغە جیاوازەکانی تر لە دەرهێنان لە نواندن لە گشتی لە قۆناغی یەکەوە هەتا قۆناغی پێنج ئەمەش ئەبێتە زنجیرەیەک کاری شانۆیی لە چوارچێوەی کارنامەی دەرچوونی فێرخوازانە ئەوەی ئەم ساڵ کە لێرە گوزارێ دیسانەوە زنجیرەیەک کارە بە ئەندازەی ژمارە ئەو خوێنکارانی کە لە قۆناغی پێنجەما هەن لە بەشی دەرهێنان ئەوەندە کاری شانۆیی پێشکەشەکەین کە ئەم ساڵ ئەگەر هەڵە نەبن 5 کارمان هەیە 5 نمایش شانۆیمان هەیە و نمایشە شانۆیەکان دەقی زۆربەی زۆر دەقەکان زۆربەی کات دەقەکان دەقی جیهانین. شاکر تا بزاروکینی یعنی خیالم ڕۆشتە بوو تحس ئەکتەریت کرد یان شانۆیە من بخۆ بزاروکینی گەلک حەز شانۆیت کرد دای من حەز کرد شانۆیە بکەم و هەتن دێ ڕیژە حەزە ڕاگەیاندنێ بۆ من چێ بوو وڵی دێرین من بە شێوەیەکی عامەوەی کە حەزم لی بووە سپاس بخوا هەر کاری ڕاگەیاندنەکە بووە پێشی گەشتم ماوەیەکی ژەها زمانی گەنجێتی خوما بۆ گۆرانی وشتیوە بەڵامی تر دوایی حەز لە شانۆ نەبووە نا تاوا پاکێجێکی ترمان هەیە شاکار هەبدەم دیگەل پێشکەچناوێ دوبارên زانستێدا تەکنەلۆژیایە و ئابووریە و بیناسازیەدا ژاپۆن بزاوا چ دکات بزاv diket di kertê geştyarî jî da serî li welatên dî bistînît amarên tomarkiriyên sala borî jî balgene li ser wê yekê هەفدەم دەگەل پێشکەتنە wê دwarên zanist teknolojiya aborî û bînasaziyê da Japon bi zavan diketin di kertê geştyariyê jî da serî li welatên din bistînêtin. Amarên tumarkirî yên sala borî jî belgene li ser wê yekê. Rêxirawa geştyariya niştimaniya Japonê ragihandin plana hikûmeta wî welatî ji bo zêdekirina jimareya geştyarên biyanî serkeftî bûye. Li dîv amarên wê rêxirawê li sala 2024 zêdetirî 36 milyon û 800,000 geştyarên biyanî serdana cihên geştyariyên Japonê kirine. Ev jimareya pêwaneyî ye û zêdetir e li wê jimare sala 2019 hatiye tûmarkirin ku 32 milyon geştyar bûn. Hikûmeta Japonê ji bo rakêşana geştyarên biyanî kar ji bo ciwankirina dîmerên bajaran kiriye. Di heman dem da giringiyeka taybet da cihên dîrokî perezgehên aynî û xwardinên taybetên wî welatî. Hevdem yariyên elektrînî û vîdyoyên sêrehendiyên 3D jî pêşexistine. Yek ji sedemên din ku wekiriye jimara geştyarên biyanî li Japonê zêdetir bibîtin, daketina bihayê dirawê serekî wê welatî bûye. Yena Japonî di çend salên borî da daketineka berçav beramber dolarê Emerîkî tûmar kiriye. Ev jî wekiriye Japon bite cihekî herzan ji bo geştyaran. Hikûmeta Japonê vê çendê ranawestîtin û plan danaye heya sala 2003 jimara geştyarên biyaniyên salane bigehînîte zêdetir ji 6 milyon kesan. Anku li heyama kêmtir ji 10 salan wê jimareyê du hênde zêde biketin. بله شاکر هر وکی ما دستپێکی ئاماژە پێدا ئەوڕۆ لە تەوارەیەکێ دێ بەحسی پاراستنا مافێن ئاژەڵاکەین لە هەرێما کوردستانê vê me bestêjî me mêvandariya kak Ferman Fazil serokê rêxirawa ajal parêziyê li Kurdistanê kire tu gelek bi xêr hatî. بەخێر بکات دۆسپاس بۆ کەناڵ 24 هەر بژیت تەمان پێشی بچینە ناو گفتوگۆکانمانە و ئێمە پرسیارکەین و بەڕێزت وەڵاممان بیتەوە پاکێجێکمان هەیە دواترە گەڕێنەوە لایەوە. لە بەشێکی وڵاتانی جیان گرنگێکی زۆر بە مافی ئاژەڵان دەدرێت تەنانەت لە یەکێتی ئەوروپا و ئەمریکا و ئوسترالیا و چەند وڵاتێکی دیکەش ئاژەڵان پاسپۆرتیان هەیە بۆ ئەوەی بتوانن لەگەڵ خاوەنەکانیان گەشت بکەن. لە بەریتانیا هەر پشیلەیەکی ماڵی تەمەنی بگاتە 20 هەفتە پێویستە خاوەنەکەی چیپی ئەلیکترۆنی بۆ دابنێت تا هەر کاتێک بێسەر و شوێن بوون خاوەنەکانیان بتوانن بیان دۆزنەوە.
ئاژەڵە ماڵیەکانی وەک سەگ و پشیلە یەکێکن لە نزیکترین دۆستەکانی مرۆڤ، بەڵام لە شوێنێکەوە بۆ شوێنێکی دیکەی جیهان ژیانکردنی و ئاژەڵانە جیاوازە. لە هەندێک شوێن وەک مرۆڤێک سیر دەکرێن و مافیان هەیە، خاوەن بەڵگەنامەی فەرمین. لە هەندێک شوێنی دیکەی جیهانیش درندانە مامەڵەیان لەگەڵ دەکرێت. بە گوێرەی ماڵپەڕی US نیوز ئەو وڵاتی ئاژەڵان زۆرترین مافیان تێیدا هەیە ئوسترالیایە. لە ڕیزبەندی ئەو وڵاتانەی ئاژەڵان زۆرترین مافیان هەیە، نیوزیلاند لە پلەی دووەم دێت و کەنەداش لە پلەی سێیەمە، بەڵام عێراق تەنانەت لە لیستەکەشدا نییە. ئوسترالیا کە ڕوبەرەکەی نزیکەی 18 هێندەی عێراقە مەزندە دەکرێت ژمارەی سەگی بێلانەکان لە وڵاتە 200,000 بێت. بە گوێرەی حکوومەتی عێراق ساڵی 2022 ژمارەی سەگە بێلانەکان زیاتر لە 500,000 بووە. لە ئینگلاند هەر پشیلەیەکی ماڵی تەمەنی بگاتە 20 هەفتە پێویستە چیپی ئەلکترۆنی ئاشکراکردنی شوێنی بۆ دابدرێت، بۆی هەر کاتێک بێ سەر شوێن بوو خاوەنەکەی بە زووترین کات بیدۆزێتەوە. تەنانەت یاسایەکی تایبەت بۆ پاراستنی پشیلەکان دەرکراوە. بە گوێرەی یاساکە بردنیان دزینی پشیلە لە خاوەنەکەی بە تاوان دادەندرێت. لە ساڵی 2001 یەکێتی ئەوروپای یاسای پێتسی دەرکرد کە تێیدا پاسپۆرت دەبەخشێتە ئاژەڵە ماڵیەکان تا بتوانن بە ئازادی خۆیان لەگەڵ خاوەنەکانیان لە وڵاتانی یەکێتیەکە گەشت بکەن. ئێستا لە ئەمریکا هەر ئاژەڵێکی ماڵی لەگەڵ خاوەنەکەی گەشت بکات بۆ ناوە یان بۆ دەرەوەی ئەمریکا پێویستی بە پاسپۆرتە. بەڵە دێرین ئەچینە لای کاک فەرمان و پرسیاری یەکەمی ئاراستاکەین. کاک فەرمان دووبارە بەخێر بی. زۆر سپاس بێرەوە. بە شێوەیەکی گشتی باسی مافی ئاژەڵانمان بۆ بکە لە جیهاندا. بە شێوەیەکی گشتی مافی ئاژەڵ لە جیهاندا زۆر بە شێوازێکی زانستی و پرۆفشناڵانە بەڕێوە دەچێتن، بەڵام بەڕاخەوە لە هەرێمی کوردستان و لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەحام لە عێراق مافی ئاژەڵ هەموو کات پێشەل دەکرێتن. ئێمە چەندەها یاسامان هەیە کە بەڵام بەداخەوە کار لەسەر ناکرد لێرکوانە و چەند ساڵێک پێشستاش یاسایەکان دووبارە هەموار کراوە لە پەرلەمانی کوردستاندا، بەڵام بەداخەوە لە پەرلەمانی عێراق گوێی پێ نادرێ و هیچ بایەخەچی پێ نادرێتن لەبەرەوەی ماشەڵڵا عێراق بەس خەریکی جەنگ و نەفت و خەریکی شتی ترە خەریکی ئەوەی نییە کە ئاژەڵەکان بپارێزێ و گرنگێش تایبەت بە ئاژەڵەکان بداتن. باڵە کاک فەرمان مافی ئاژەڵان لە دوور لە ڕۆی بینەران لە سەگێکی بۆ ئەسپێکی جیاوازە؟ نەخێر ئێمە هیچ کە هەتێک سەگ بێت و هەر شتێشتر بێت لای ئێمە ئاژەڵە، ئێمە لە ئەنجامدا ئاژەڵ دۆستین، ئێمە هیچ گرنگ نییە لە ئێمە سەگ بێ کەر بێ. ئێستا بۆ نمونە من 2 ڕۆژان نەنووسم لە بەخاتر یەک کەر کە لەژێر چاودێری چڕدا بوو لە شەڵتەرەکەی ئێمە کە دەبایە کەسێک بە معدەلی چاودێری بکاتن ئاگای لێ بێتە 24 سعات دووبارە چێکیان دەکردەوە لە پاشان 24 سعاتیان بۆ دادەناوە. من هەر 2 ڕۆژەکە لە دیاری دانیشتم هەتا ئێستاکەش کە کەرەکە هەموو دکتۆرەکان گوتیان دەبێت بمرێتن، ئێستا کەرەکە لە خوا بەزە لە ژیانەوە هیچ کێشێکی نەماوە. باڵە باشە کاک فەرمان لە ڕووی یاساوە لە چه حاڵەتێکە ڕێگە دراوە ئاژەڵێک بکوژرێت؟ بەخۆی شتێکی لێ تەمان لەوانەیە حاڵەتی تایبەت هەبێ وانە؟ بەخۆی لێکوانە یەک شت هەیە، هیچ حاڵەتێک نییە کە بۆ نمونە بکوژێتن، بەڵام لە حاڵەتێک تەماشا دەکەیت لە دین ئێمە وەکو بسڵمانێک کە تەماشا دەکە ئێمە کۆمەلگایش زۆر نەبسڵمانین واقعەکە کە کۆمەلگایش زۆر نەبسڵمانین، دینەکەمان ئاژەڵی سەجی پێقبول نییە کە بەداخلی ماڵەکان بێتن. ئۆکەی ئاژەڵی سەجی پێقبول نییە، بەڵام بە جوانترین شێوەش وەسفی کردووە، بەڵام بەداخەوە تەماشا دەکەی کۆمەڵێک کەسی ناشارەزە لە دین، کۆمەڵێک کەسی هیچ نازانن کە لە دین تەفسیری قورئان دەکەن، تەفسیر دەکەن، فتوا دەدەن بە هەموو شێوازێک دینەکەیان بەڕاستی لە پێشچاوی خەڵک ناشرین بەس کاک فەرمان پێم وایە بەلا ڕێیاندا حتمیش نییە، یعنی ئێستا دوو ڕاوبۆچوونی جیاوازەیە وانە بەشێکی ئەڵێ ئاسایی و بەشێکی شێڵێ ئۆکەی ئێستامە وەکو ڕێکخراوەکان من وەکو فەرمان لەوانەیە چەندەها سەم بەدەستی خۆم لەوانەیە کوشت بیتن، لەوانەیە ئێستا من ئەگەر سەگێک سوور بزانم ڕێبزی هەیە کە چارەسەریش ناکەی کە لای خۆمان چارەسەر ئەو حاڵەتە دەبێتە گرتنی خەڵک ڤایرۆسێکە ئاهاری ڕێبز ئەگەر هەر هیچ عیلاجێکی نەبێتن لای خۆمان دەمێنێتەوە چەند کاتێک
کە هیچ چارەسەری نەبوو ئێمە ناچار دەیکوژین سلیپی دەکەین ئەو واقعەکە ئێمە خۆمان پێ ئاژەڵ دۆستەوە کە ڕێکخراوێکین ئێمە دەیکوژین بەڵام تەمەشا دەکەی خەڵک بۆن ئێستا لە کەرکووک هەڵمەتێکی بەڕاستی دوو لە بەها ئەخلاقی و ئینسانی کە ڕوو دەداتن ئیشیان لەسەری کردووە کە هەڵمەتێکیان دەست پێ کردووە سەگەکانی کەرکووک دەکوژن ئەوە نەدین ڕێی پێداوە یعنی نەیاسە ڕێی پێداوە تۆ بچۆن دەتوانی ئاژەڵێک کە خوای گەورە دروستی کردیە کە خوای گەورە دەڵێم ڕێزە ئاژەڵەکان بگرن ئێوە دەیان کوژن نابێەوە کە تەمەشا دەکەی چارەسەرێک بە قەڵەم دەکرێت تۆ ناکرێت بەلولەی تفەنگەکانت چارەسەری بکەیت یعنی ئەگەر من چشک دەکەمە سەریەک بابەت تەمەشا دەکەی لە کەرکووک باشە سەگ دەکوژن لە پێش چاوی خەڵک ئەگەر تۆ بتێ کۆمەڵگایش تەندروست بنیاد بنەی کۆمەڵگای تەندروست ئەوە بنیاد نادرێ تۆ لە پێش چاوی منداڵێک سەگ دەکوژی بە سیلاح دەتێ ئەو منداڵە بەیانی بێ بەچی بێ بە دکتۆر بە پرۆفیسۆر بە مامۆستا بە محامی بێ بەچی دەبێ بە منداڵەشی شەڕانجێش تەواو تۆ کوشتنت لە پێش چاوی کرد فێرە کوشتن دەبێتن تۆ سێ بەیانی کە گەورە بۆ منداڵە کە کێشەیەکی بوو کێشەکەی خۆی بە قەڵەم چارەسەر ناکە بە محکەمە چارەسەری ناکە دەست بۆ چەک دەبە و تەواو دەڵێ حکومەت دەست بۆ چەک دەبە کێشەکانی خۆی منیش دەست بۆ چەک دەبم دەکەواتە ئەو منداڵات فێرە بکوژی کرد فێرە دڕندایی کرد ئەوە کۆمەلگای تەندروست نییە ئەوە کۆمەلگایکی یعنی تەواو دڕندانە دروست دەکەیت تۆ نیشانێت هەندێک نەکو ئەم مەسەلەن وەکی هاوڵاتی وەکی کەس سەرجادان سەگێن هار بناسین هیچ نیشانەکە تایبەت هەیە بەڵێ بەڵام بەو شێوازەش نییە کە ئەمێستا باسی بکەم عادەتەن سەگی هار فەرقی لەگە سەگەکانی تر زۆر کەسێ دەڵێت چاوی سۆر دەبێت لیکاری دیدە بەڵێ حاڵەتەکانی هەیە بەڵام زۆر دەگمەنە تەمەشا دەکەی لە دەتوانم بڵێم لە 5,000 سەگێک توش نابێ و هەروەها هیچ ناتوانن دکتۆرەکانی ئێرە هیچ پشکنینێکمان نییە کە بسەلمێنێتن ئەو سەگە ڕێبزی هەیە ناتوانین ئێمە هەندێک حاڵەتێک کە لەی بەدی دەکەین دەیبینین لەو حاڵەتە من وەکو ڤێتەنەیەک ناتوانم قسە بکەم بەڵام بریا دکتۆرشی ڤێتەنێتایی نابێ کە من چەند ساڵە ناو حاڵەتانە ئیش دەکەم و ڕۆژانە کێسمان بۆ دێ ڕۆژانە کێس دەبینین ناتوانێت ئێستا کێسەکە دەستنیشان بکەیت بە هیچ شێوازێک زۆر قورسە یعنی لە ئەوروپا دەتوانی بەڵام لێرە زۆر زەحمەتە ئەو جیهازە متەتەوڕانەمان نییە ئەو چێکانەمان نییە کە چێکی ئەو ڤایرۆسە بکاتەوە باش کاک فەرمان لەم چەند ساڵی دوایی یا پرسی سەگە بێلانەکان با بڵێنی تر ئەزانیت کە دانەوەیەکی باش یاوەتەوە لە هەرێمی کوردستانە بەشێکی هاوڵاتیان لێیان بێزارن بەشێکی هاوڵاتیان وەکو بەزەی یان پیانایەتەوە بەکوێ گەشتو ینی بەرەو کوێ ڕات ئەگەر بلین لەلایانی ئەوەی کە کەم بکرێنەوە یان لەلایانی ئەوەی خەڵک سۆز و عاتفەی بەرامبەر زیاتر بووە لە کاملا لە هەردوو لاکەوە لە هەردوو لا تەمەشا ئەمە بەسمەوە ئێستا ینی با بڵین لە ماوەی ڕابردووە ئەو منداڵە لە شاری کەرکووک بەو حاڵەتە جانی لەدەزە و لە هەرێمی کوردستانیش چەند حاڵەتێکی پەلاماردان هەر هەبووە منیش 100% سەپۆرتی قسەکەی جەناب دەکەم کە کوشتن حلێکی باش نییە بەڕاستیش ڕۆح لەبەرێکە بەس ئەبێت چی بکرێ بەوەی کە ئەم بابەتە عیلاج بکرێ ینی چارەسەر بکرێ لە دەست پێک ئێمە وەکو ڕێکخراوی ئاژە پارێزی کوردستان سەرخۆش خۆمان ئاراستەیە بنێ ماڵە بەڕێزانە دەکەین کە بە گەستنی سەگ گیانە لەدەستداوە و هەروەها هیوای سەلامەتی بۆ ئەم بریندارانەی کە بەهۆی سەگ پەلامار دراون ئێمە ینی بەڕاستی دڵتەنجین ینی جەرگمان دێشێ لە هەردوو لا تەمەشا دەکەی لایەک ئینسانەکان زەرەریان پێدەگە کە ئینسانێت پێش هەموو شتێکە کە خوای گەورە و گردونێ دروست کردێ لە خزمەتی مرۆڤ دروستی کردەیە هەموو شتێک لە خزمەتی مرۆڤە سروشتەکە لە خزمەتی مرۆڤە تەمەشا دەکەی ئەو ئاو داروبارە هەمووی لە خزمەتی مرۆڤ دروست بووە ئاژەڵەکانش هە لە خزمەتی مرۆڤ دروست بووە بەڵام ئەوشمان لەبیر نەچێ ئاژەڵەکان تاوکەری ئێمن لەوانەیە زۆر کەس نەزانێ دەڵێ بۆ تاوکەری ئێمن تەمەشا دەکەی ئێمن ئەو ئاژەڵان نەبن ئەو سروشتە نابێ دەزانێ تایبەتمەندی سەگ چییە؟ بۆ من هەتوانم ئێستا تایبەتمەندی ئاژەڵێکی بچووکت پێ بڵێم کە ئەوەندەیە کە چەند تایبەتمەندێکی جوانی هەیە کە چەند ئیسفادەی بۆ ئێمە هەیە تەماشا دەکەی شاخانەی کوردستان من و تۆ سەوزمان نەکردووە قەت چووی دارێک بچین لەوێتەوە مەزالتە بووە ڕۆژانە ئاژەڵێکمانێ 20 دار دەچینتن سمۆرە سمۆرە خوای گەورە عەقڵێت دایتێ لە دەشت دەشارتەوە لە بنعاردەکانیش کە ساڵانە حیسابی هاوین دوستانی خۆی دەکاتن سمۆرە
کە جێز و باوی و بەڕوو ئەو شتانە لە من خۆڵ دەشارتەوە و بەعزێکی ناوداردادنێ کە زستان دادێ بەفر دەکەوتە سەری ئەوەی کەتە بم بە پێشی نابیندرێتەوە هەمووی دەبێتەوە بەدار بەس دەتوانێت ساڵانە بەس ناودارەکەی خۆی بخوا ئاژەڵێک یەک سمۆرە دەتوانێت چەند دار سەوز بکە کە ئێمەش ڕۆژانە بەداخەوەم لە بازارەکانی ئێمە سوپاسی حکومەت دەکەین کە ئەوەی معاسبەیان دەکاتن بەڵام دەبێت تونتر معاسبە بکرێن من بەوە ڕازی نیم وەکو ئاژەڵ دۆستێک کە کابراایەک ئیشیش ئەوەی دەکە سمۆرەیەک لە چیاکان دێنێ بە 10,000 دەیفرۆشێ با حکومەت بیگرێت 10 ملیۆن غەڕامی بکە با 20 ملیۆن غەڕامی بکە بازارشن نەیکاتن بەڵام خەتایەکە لە خۆشمانە وەکو هاوڵاتی تەمەشا دەکەی وەکو ڕێزم سەتانەوهەتی دەچی سمۆرە بۆ منداڵەکەی دەکڕێ ئەوە لە ئابە نییە ئەوە گیانێکە ئەوە سروشتی کوردستان تۆ ناشرین دەکەی سروشتی کوردستان تۆ تێک دەدەی باشە کاک فەرمان ڕاستی هەم ئاژەڵێکی گرینگە بۆ ژینگەیە بەس ئەگەر ئەم هەستین ئەم بان هەمە سەگانە لە یەک جی خڕڤەکەین چ زیانێک بۆ ژینگەی هەبیت نابی تەمەشا دەکەی ئەگە فکری ئێوەمان هەبیتن ئێمە هەموو سەگەکان لە یەک شوێن معالەجە بکەین شتیوان نابێ بۆ منە تەمەشا دەکەین ئەی بۆ منە چەند شوێنێک بێ ئۆکەی ئەمن پێشنیارم کردووە کە با لە باکوور باشوور ڕۆژاوە ڕۆژهەڵات چار شێڵتەرمان هەبێ چار شێڵتەری پرۆفشناڵ من ناڵێم شێڵتەرێک بە چار دیوار و سەجی تێکەوتاوە نەخێر ئەم دێم شێڵتەرێکی پرۆفشناڵ شێڵتەری پرۆفشناڵ چییە بریتێ لە شێڵتەرێک چەندەها کەیجی تیابێ و ئەگەر شەڵتەری گەورێ بێ بۆ منە 200 کەیجی تیابێ و زائیدەن کۆمەڵێک سەکشنی تیابێ ینی خانە بۆ منە نێروز داکەوە مێز داکەوە ڤایرۆز داکەوە بۆ منە سەگێک کە گەڕی هەبێ مێنج هەبێ دایکەوە و داروباری هەموو هەبێتن یعنی ستافێکی ئاژەڵ دۆستی تیابێ تەماشا دەکەی من بەداخۆم کە لە شەڵتەری هەولێریش کە من ڕێز لە کارگوزارەکان دەگرم خاوێنکەرەکانی شەقام ڕێزانە دەگرم من هەموو کات سەریان بۆ دادەنوێنم لەبەری ئەوانە زۆر کەسانی گەورن لای من بەڵام تۆ ئەوانت بردووە سەجیان پێ خزمەت دەکەی ئەوانە بەس دەستیان خاکەناسی گرتووە هیچ کاتێک خۆشەویستیان بۆ سەگ نییە تۆ بۆ تەڵەبێکی ڤێتەنەری کاک فەرمان مادەم تۆ پێشنیاری ئەوەت کردووە شێڵتەرێگە بێ بۆ ئەو سەگە بێلانانە کەواتە بەڕێزیشی وەکو سەرۆکی ڕێکخراوەکە لەگەڵەوەیان نیت بەو جۆرە بەربڵاوە لە کۆڵانەکانە هەبن وایە ئێستا خۆمە شەڵتەرم هەیە منیش بەڵێ منیش شەڵتەری خۆم ینی ئەو حاڵەتە بە دروست نازانی کە لە کۆڵانەکان هەبن تەماشاکە ئێستا من پێ دەڵێم کە چۆن دروستە باشە ناکرێت ئێمە هەر تەواو سەگەکان هەمووی لابین ناوشەر شتیوان ناکرێمە قەتعیەن لەبەوەی هەر ناشکرێ و ناکرێ و ناشکرێ چکەم زۆر قورسە پرۆسەیەکی زۆر قورسە ئێمە ساڵانێکە نا ئەو بابەتەی زۆر قورسە کە بتوانین ئەو هەموو سەگە کۆنتترۆل بکەین و ئەگەر بمانەوێتن سەگەکان کۆنتترۆلکەین بە شێوەیەش تەندروست دەبێت ئێمە ئەو سەگانە بگرین بیامەی بۆ شێڵتەر و نەزۆک بکرێن یعنی بخەسێندرێن کاسترێشن بکرێن و تاچیان لە جێ بکرێن ئەوە شێوە تەندروستەکەی من باس دەکەم و مایکرۆچێپیان لە قاڵبی دابدرێ داتای ئەم ئاژەڵە هەمووی تێدا بێ چەند نەزۆ کراوە چێ نەزۆکی کردووە ساڵی چەند نەزۆ کراوە جۆری خێنی ڕەنجی چا هەموو ینی داتایژی تەبەڵەکەی لەناو مایکرۆچێپەکە بێ دووبارە بیگەڕێن و شەقم و ئەنتڕێبز و کۆمەڵێک ڤاکسینی باشی لێ بدەیت بیگەڕێن شەقام هیچ کاتێک ئەم سەگە ناچار نیە پەلاماری هیچ کەسێک بدە باشە کاک فەرمان بلاوە داوی پرسیارا من بیتن ئەگەر ئەم ساگەگی ببینین لە کۆڵانیان هەرجیەکی پێویستە ئەم چی بکەین یەکەمیان من لە طبعاً بایەتی باسم نەکردەوە بابەتە من لە کەناڵ 24ەوە ئەم بابەتە باز دەکەم بۆ دایک و باوکان من بەداخەوەم کە ناڵێم 100 بەڵام 180 کۆمەلگای ئێمە پەروەردەیەکی ناتە دروست بە منداڵەکانی دە بۆ تەمەشا دەکەی من ناڵێم هەموو دەڵام 180 با بەشێک ببینێتەوە کە پەروەردە تەندروستی پێدا تەمەشا دەکەی کە منداڵەکە لە دەرەوە لە ماڵەوە غەڵەتێک دەکەن لە دەرەوە غەڵەتێک دەکەن کە دێتەوە ماڵەوە دایک و باوکە خۆی پێوەماندی ناکاتن نیو سعات لەگەر دابنیشتی 40 دقە ساعتێک 2 ساعت ئەو منداڵە بڵێ ئەوە غەڵەتە ئەوە ڕێڕاستەکەی و ڕێغەڵەتەکەی یەکەو سەر دەڵێ بانج سەیەکەکەم بێ بتخوا دکتۆرەکەی بانکەم دەرزێکت لێدا تەلەفۆن لە پۆلیسی بکەم یعنی تۆ
نای نسعتی منداڵەکەت بکەیت چێکێکی بەرامبەر بەکار دێنی کە دەبێتە عقدەیەکی نەفسی تا لە دڵی نەفەر دەناسم والله یعنی زۆر گەورەیە دەڵێ فەرمام لە سەد دەستم دەڵێم بۆ دەڵێ وڵای داچم وەخت ئەوەندە بە سەجی ترساندیمە ئێستاش ئەمن فۆبیان بە سەکێ کەم پێ دەڵێم عقدەی نەفسی دروست دەکە عقدە نەفسەکەی دروست کرد جارێش ناتوانێت لە کۆمەلگا وەکو ئینسانێکی احتیادی بتوانێت مامەڵە لەگەڵ ئاژەڵ بکاتن کە دایکم من غەڵەتێکم کرد نەیتوانێت پەروەردەم کە بە تەندروستی کە هەر گۆتی سەیە کات بتخواتن بانج سەیەکە کەم بێ بتخوا نەچ دەری با سەیەکە نەتخوا ئۆکێ کە من گەورە بووم داخلی کۆمەلگا بووم ئێگە سەد بینم دلم داکم گۆت دەتخوا تا قسەی داکەم تەوازە بالفعل دەست دەکەمە بەردێک دیفاع لە خۆم دەکەم ئێستەیەکە چی دەکەم ئەوش دیفاع لە خۆی دەکەم کە ئێستا بۆ من ئەم لە شوێنێکدا بڕۆم هەموو یەکە بۆکسەکەم لێداتن ناچارم دیفاع لە خۆم بکەم ڕێ ئاژەڵیش وایە ئەویش دیفاع لە خۆی دەکەواتە تەماشا با یەک منداڵمان هەبێ بابستە دکتۆر بەخۆی دابنیشێ لە دکتۆرە دەستێکم لێدەم یەک منداڵ ناوێری ئەوەندەیان بە دەرزی ترساندووە ئەوە یعنی پەروەردەیەکی ناتەندروستە دەبێ ئێمە بە خۆمان دابچینەوە ئینجا بەوە دابچینەوە کە سەگ بکوژین بەو شێوازە بەێ شاکار بێگومان دەبێژن ڕەحم بەسەر توشتێن سەر ئەرزی ببە بە ئاژاڵێن سەر ئەرزی ببە هەتا بە ئاسماناژی ڕەحمێ بەتە ببەتن دەست خۆش کاک فەرمان زۆر سپاس کە میوان بووی سپاس بۆ قسەکانت بۆ ڕێنماییەکانت بەس یەکشم هەبووم ئەگەر هاتوو لە کۆڵان سەگێک بۆلات هات لە جێ خۆت ڕاوەستە مەڕۆ بە ژیانی نەیاتلات تخونت ناکەوی سەگ تایبەتمەندی چیە کە تۆ ڕادەکەی ئەوش بە شوێنت ڕادەکە ئەوە نییە بتگیرێ بەس بە شوێن ڕادەکە تۆ بەردەبێ دەڵێ سەگرتی کاکە بەر بۆ لاقی بریندار بستانەی گرتووە بۆ بەسم ملیسە قوڵ بەسەر دەهێنە بەڵام هەر کاتێک سەگ هات من چەندەها ڤیددیۆم هەیە کە دروستم کردە بۆ خەڵک ڕابکە سەبەد و ڕادەکە بۆستە سەیەکە ڕادۆستێکە سەر هەر بژیت کاکە زۆر سپاس گەلمەداوێ لە لەندەن کە بە پایتەختێ ڕۆژنامەگەریە جیهانی و شارێ ڕۆژنامەگەریە هاتیە ناسراوە نەهادار ڕۆژنامە لەسەر شەقامên وی شاری بێناس هاتینەکەوتن هافکارێمە دلۆڤان ئیمادەدین و بارەوە بەدواچوونەکە کرد و هۆکاریا بوومە دەرێخستی بلان پێک بەبینەربین ڕەنگە ئەم دیمەنە زۆر بەڕوون و ئاشکرایی پێمان بڵێت کە ئایا بۆچی ڕۆژنامەکان لە لەندەن بەم شێوەیە بێناس کەوتون خەڵک دێن و دەڕۆن ڕۆژنامەی بێ بەرامبەر دەبینن و ئاوەڕیشی لێ نادەنەوە تەنها ژمارەیەکی کەمیان نەبێت ئەم هاوڵاتیە نزیکەی 50 ساڵە ڕۆژنامە دەخوێنێتەوە و تاوەکو ئێستاش هەر لە ڕێگەی ڕۆژنامەی چاپکراوەوە ئاگاداری هەواڵ و زانیاریەکانە لەبارەی ئەوەی ئایا بۆچی وەکو زۆربەی خەڵکی دیکە لە ڕێگەی مۆبایلەوە ئاگاداری هەواڵ و زانیاریەکان نابێت ئەم هاوڵاتیە بەم شێوەیە وەڵام دەداتەوە نەخێر من موبایل بەکار نەهێنم بۆ سیرکردنی هەواڵەکان چکە من داتە ناکڕم و نایخەمە سەر موبایلەکەم و زۆر موبایل بەکار ناهێنم من تەنها موبایل بۆ ئەوە بەکاردێنم زەنگ بۆ خێزانەکەم لێ بدەم بۆمە ڕۆژنامە بە سوودا چووکە لە ناو پاس و شەمەندە فەردەی خوێنمەوە و لە کۆتای ڕۆژنامەکان و شەکان ڕێک دەخەم بۆ زاخاوی مێشک ڕۆژنامە زانیاریەکانت زیاد دەکات و زاخاوی مێشکیش توانای زانینی وشت بۆ زیاد دەکات newspaper enhance your knowledge doing the crossword improves your vocabulary پێشتر خوێنەرانی ڕۆژنامە لە بەریتانیا هێندە زۆر بوون ڕۆژنامەکان بە پارە دەفرۆشران بەڵام دوای ئەوەی ژمارەی خوێنەرانی ڕۆژنامە لە بەریتانیا کەم بوویەوە هەندێک لە ڕۆژنامەکان بەبێ بەرامبەر دەدران بە هاوڵاتیان بۆ ئەمەش چەند کارمەندێک دەستنیشان کرامون لە شوێنە گشتیەکان بۆ ئەوەی ڕۆژنامە بەبێ بەرامبەر بەسەر هاوڵاتیاندا دابەش بکەن بەڵام ئێستا خوێنەرانی ڕۆژنامە هێندە کەم بوونەتەوە ڕۆژنامەکان بەم شێوەیە لەسەر شەقامەکان و شوێنە گشتیەکان دادەندرێن و ئەوەی ڕۆژنامە بخوێنێتەوە بەبێ بەرامبەر ڕۆژنامە بۆ خۆی دەبات ئەمە لە کاتێکدایە کە ئێستا زۆربەی خەڵکی سۆشیال میدیا بەکاردەهێنن و ڕۆژنامەی ئەلکترۆنی دەخوێننەوە هاتوومەتە ئەم سنتەرە کە لە ناوەڕاستی شاری لەندەنە و زیاتر لە 40 ساڵە
ڕۆژنامە و گۆڤار و کتێبی عەرەبی دابین دەکات. ئەمە یەکێکە لە کارمەندەکان ئەو هۆکاری کەمی خوێنەرانی ڕۆژنامەی چاپکرا و دەخاتە ڕوو. بەهۆی سۆسیال میدیا و ئینتەرنێت و مۆبایلەوە خەڵک ئەستەمە بۆستێت چاوەڕێ ڕۆژنامەکان بکات. بۆ خوێندنەوەی ڕۆژنامەی چاپکرا و وەرگرتنی هەواڵ ئەم مۆبایلە دنیای ئاسان کردووە. بە گوێرەی ئامارەکان لە ساڵی 2005 تا 2020 نزیکەی 200 ڕۆژنامەی چاپکراو لە بەریتانیا داخراون. دلۆڤان عیمادە دین، کوردستان 24 لندن. عەبدولمەوجود شوانی دانیشتووی شاری هەولێرە و شارەزایەکی زۆری لە جۆری بەردەکان هەیە. زۆربەی جۆرەکانی بەردی لە نێو دووکانەکەی داناوە و خواستیان لەسرە. بە گوتەی ئەو نرخی گرامێک بەرد لە وڵاتان بە نزیکەی 6 بۆ 7 دۆلارە، بەڵام لە هەرێمی کوردستان گرامێک بەرد بە 1 دۆلارە. ئەو شارەزایی بەردەڵێت دەتوانین وەک سەرچاوەیەکی داهات سەیری بکەین. شاخەکانی کوردستانیش پڕ لە بەردی جوان و گرانبەهان. ناوم مەوجود شوانیە، ناسرام بە عەبدولمەوجود. ئەمن بۆ خۆم بە ئەسڵ لە دایک بووی شاری کەرکووکم، بەڵام لە ساڵی 91ەوە لە ڕاپەڕینی ساڵی 91ەوە هاتمەتە هەولێر، لە هەولێر دانیشتووم. ئەمن نزیکەی 15 ساڵێکە سەرەتا دەچم بە کڕینی بدایەت لە بەردی ئەنگوسیلە و بەردی میلوانکە خەناوکە و بەردێکی جوان، بەردێکە پێ جوان وایە دەم کڕی لامان کاتە و کڕینی پرۆشنشم پێکرد. دوای وهای لێهات شارەزایەکی باشم پەیدا کرد لە بەردا. ئەو بەردانی کە لە پێشچاوتانە دەیبینن ئەو بەردانە مڵکی کوردستانە و لە چیاکانی کوردستان دۆزرایتەوە. کۆمەڵێ بەردی گرنگ هەیە تایبەتمەندی وڵاتەکەی خۆی پێوەیە. مەسەلەن ئێستا وڵاتی ئوسترالیا بەردی ئۆپاڵی ئوسترالی بەناوبانگە تەنانەت نەک بە غرام بە قیرات دێتە فرۆشتن. زۆر گرانە و بەردەم. من دڵنیام 100% بەردی بە نرخش هەبێ لە کوردستانە وجودی هەیە. چەند بەردێکی لە جیهانە کە یەک خام لە خۆی دەگری، یەک ناو لە خۆی دەگری، یەک ماڵی تێدا. نمونە بە ئەڵماس، یەک ئەڵماسە هیچ خامێکی تری تێکەڵ نییە. ئەوە زۆربەی ئەوە عەقیقە، ئەو بەردانە عەقیقە، ئەوە کوارتزە، ئەو بەردا ناو ئەوەیە عەقیقی پێڵێن ناو دەری هەیە. ئەوسەوە لێرە غرامی دۆلارێکە 1500 دینارە یە غرام لە کوردستان. بەڵام ئەوەگە لە دەرێ بێ بۆ نمونە لە وڵاتانی کەدا لە ئیمارات بێ لە دووبای ئەوە دەفرۆشرێ بە 5 دلار 6 دلار 7 دلار لۆ بەرەوان ئەوان ئەوە دەکڕن غرامێکی بەوەندا ئەوان دەیکڕن ئیشی لێ دەکەن، ئەوان دەیکڕن دەیکەنە جوانکاری دەکەنە سوارات وشتی وە ئەویان ئەویان جەزع. Veja şakar kak mevcut çünkü kesek ya şaraza li berden sürüştü avrudin li nava stüdyo bisuçar boma bahsi giringiya berden sürüştü ketin de gelmedi abid kak mevcut gelek ve khairati zor spas bu mevani programı beğeni bisuçar bu spas bu derfeta spas bu بلان بزانين بردن گران بها چنه بردی گران بها لواقعدا زورن هر او بردانی که زور دگمنا گران بهایا بردی الماسا تنزانیتا اوپالا یاقوتی شینا جادیتا اروابیتو زمردی کولومبی کۆمەڵێ بەردەهایەکی تر هەن لە جیانە کە زۆر کەم هەن بەردەکان کەم هەن عادەتی تەبیعەتی بەردی جوایە کە چەندێک دەگمەن بێ ئەوەنە نرخەکەی بەرزتر و گرانترە بێتەوە تەنانەت بەردی وا هەیە
لە ئوسترالیا بەردێکیان دۆزیەوە لە ساڵی 1967 پێم وایە یاقوتێکی شین بوو بیانی حسابی قیراتیان بوو کە قیراتی بە چەند دەها هزار دلار هاتە فرۆشتن بەردی هەموو وڵاتێک بەردی تێدایە بەگشتی کام وڵاتانە زیاتر بەردی گرانبایەتیایە بەردی گران بەها پشکی شێر کەوتۆتە بەر وڵاتی میانمار هند ئوسترالیا ئەفریقیا وڵاتانی ئەفریقا تەنزانیا زیمبابۆی کۆمەڵێ وڵاتی ترشێ بەڵام بەشی هەرە باشی بەشی بڵێن شێر بەر ئەو وڵاتانە بکەوتووە ئوسترالیاش بەردی چاکی تێدایە ئوسترالیاش بەردی چاکی تێدایە مامسا لە کوردستانێشمە بەردن گرانبەها هەنە بەداخەوە لە کوردستان ئەگە بڵێم بەردی گران بەها هەیە لەوانەیە 100% وانە بێ ئەگە بڵێم نیشە لەوانەیە 100% زانیاریەکانم مەزبوط نەبێ بەرد هەیە لە کوردستانە بەڵام هەتاکو ئێستا بە شێوازێکی تەکنیک بە شێوازێکی ڕێک و پێک بوارە جیۆلۆجی لە کوردستان بوارە جیۆلۆجیەکان کە ساڵی شارەزای جیۆلۆجی کاریان نەکردووە کە بگەڕێن بە دوای بەردی گرانبەهایە لە کوردستانە خۆی گۆی زەوی ناوە سپرایزێکەکە بۆ هەندێک وڵات سپرایزەکەش ئەوەیە دەبینن مەسەلەن لە سۆسیال میدیایە تەمەشاکەین بەردێکی تازە بە ناوێکی تازە بە قیمەتێکی زۆر گران بەها لە فڵان وڵات دیترایتەوە ئەوە مەبەست بەردە نەیزەکەکانە شەرت نییە بەردی نەیزەک جایە بەردی نەیزەک ئێستا دێنە سەر باسی بەردی نەیزەکیش بۆ نمونە لە دوای تەنقیبی بەرد دەکەن لە دوای کۆمەڵە بەردێک دەگەڕێن یاخود لە دوای ڕۆژووی حەجەری دەگەڕێن ئەو بەردە بە سوتفە دەدرێتەوە بەردی چۆن بەردی گران بەهات دایمە کەوتۆتە عومقێکی گەلێک زۆری ژێر زەویەوە چۆن ئەو بەردانە هێدی دێنە سەرەوە لە کۆش دێنە سەرێ دێنە سەر زەوی ئەوە بە مروری مەلاین ساڵ کە لە کۆمەڵێ یاخود لە چەند وڵاتایەکی جیاجای دنیا گرکان ڕوویداوە گرکان هەڵقوڵاوی ئەو بەردەیە ئەو بەردانە دەهێنێتە دەرەوە نزیک یەکاتەوە بۆ سەر زەوی بۆیە وسا تەمەشا ئەگەر ملاحەزە بکەین ئەفریقیا زۆر بەردی لێبینتە بە تایبەت ئەفریقا بەردی ئەلماس بەردی زەفیر بەردی یاقوت کە گرانترین بەهای بەردی یاقوت لە ئەفریقیا بەردی دەکرێت بە تایبەتی وڵاتانی تەنزانیا و ئەسیوپیاش تێدایە بەڵام باشە چۆن بتوانین لە هەرێمی کوردستانە سوود لە بەردە گرانبەهاکان ببینین ئێمە مامەڵی بازرگانی پێشەوەی بێمە سەر پرسیاری وڵامدانەوەی ئەو پرسیاری جەنابێت شتێکی ترشەیە کە بەردێکی زۆر گرانبەهایە ئەوش کە جەنابەت تازە ناید بێت ئەویش نەیزەکە نەیزەک چۆن پەیدا دەبێ نەیزەک لەکوێ دێ نەیزەک لەکوێ ئەکەوێت نەیزەک تەبیعەتی نەیزەک وایە ئەو حەسارەکانی بۆشایی ئاسمانن کە کاتێ بەریەک ئەکەون حادسە ڕوئەدا پارچەیان لێ دەشکێ پارچەی زەبەلەحیان لێ دەشکێ لە خولایی لە ئاسمان دەسوڕێنەوە هەتاکو دەگەنە سەر دێنە لە طبقەی ئۆزۆن داخلی غلافی جەوی زەویە بن کە ئەو کاتە کە داخیل بوون سرعتێکی زۆر لە خۆی دەگرێت بۆ های سرعتەکەەوە بە ئینفعالاتی ئۆکسیجی لەگەڵ بەردەکە ئاگر دروستە بێ لەگەڵ دابەزینێ بە خێرایەکی یەکجار زۆر وردە پارچەی لێ دەبێتەوە وردە پارچەی لێ بێتەوە پارچەکانی تر ئەڵڵاو عەلەم بەر وڵاتێکا خۆ بەر جێکی ترەکەوێم کە بەرەوە بێ لە گوێی بڵین لە ئەردەدا بەستگی بەو جەیە کە بەریەکەوێت چی جەیەکە ئەگەر نەرمایی بێ جەیەکە تەڕ بێ
ئەوە عمقایەکی زیاتر لە مەتر 2 مەتر هەڵ لە خۆڵێت و دەچێتە ناوێت و ئەو چوار دەورەی کە ئەو بە لە نێزەکە هاتوتە خوارەوە و هیچی دەکات و پێوەی دەنووسێت پێوەی دەلکێت ئەگەر لە بەردی بدا دەشیە و بە تەبیعەتی بەردی نێزەک بەردێکی پتەوە بەردێکی پتەوە بەڵام بە گەرمایەکی زۆر و بە سورعەتێکی خێرادێ پارچە پارچار بێت زۆر لە بەردایی نێزک هەیە تاکو ئێساکە بەر گۆی زەوی نەکەوتووە چکە دەبینی لە ئاسمانە بەمەلاین هەسارە هەیە مەجموعەیەکی دابەزیوە ئەو هەسارت نوێنەی کە بەردی نێزەکیان دێتە خوارێ لە زەوی ئەوەی کە یەکەم جار بێ سعرەکەی دایمە گرانترە ئەویش شارەزایی ینی پسپۆڕی دەوێت لە ناچینی بەردەکە و لە بەنرخاندنی قیمەتەکەی دەبەردن گەلک جوانن بۆ مەینە ناڤاستۆ دوێ ئەم بچێکی بەحسەوان بەرزا بکەین بۆمە دیڤزانیاریت خۆبێژی کیشێکە ئەvê gelek سەرنجام ڕاکێشە دەماتە دانای هەم ڕەنگیێوێ ینی ئەvە چیە؟ بەحقت ئەوە بەردی فسفۆری غەیری سروشتیە غەیری دروستکراوە ئەوە دروستکراوە ئەوە کە کاتێک دایانێ بۆ کاری جوانکاری بەکاری دێنن شەوان پێ دەبێت لە تاریکاییە پێ دەبێت بەڵام ئەمە هەمان ئەو بەردەیە هەمان ئەو بەردەیە ئەوە دروستکراوە ئەوە طبیعیە هەمان ئەویش کاک مەوجود لە شانە هەر هەڵە بێت هەڵە بێت شەوان وەکو گڵۆب هەڵە بێت بەڵام بە مروری زەمن ئەو وەکو بڵێ ئەمادەیەکی ئەتێکەڵ کردی بێت تا فترەیەکی سەقفی زەمەنی کار بکات لە دوای هێدی شەوقەکەی ڕووناکاکی کەم بێتە بەڵام ئەوە دەمێنێتەوە باشە کاک مەوجود ئەمە لە نەیزەکەکە چێ بەزە سەگەم کەشفی ناکەی ئەوە وایە ئەوە بەردی عەقیقی پێڵێن تامان وڵاتی خۆمان لەو بەردە لەو جۆرە بەردەی زۆرە لەو جۆرە بەردە عەقیقەی گەورە ئەمە ناوی چییە ئەمە حەزەکەی بیێرە دەست من بۆ پیشانی کامێراکەی بم باڵە ئەوە بەردی عەقیق لە سین بە تایبەتی لە سین لە مالیزیا لە وڵاتانەی دەوروبەری ئەو بەردە دەتراشن پاسە تەنکێکن ئاوای دێکن بۆ بۆ وڵاتانی جیهانی دەفرۆشن بۆ بواری ئەکسوارات و یاخود بۆ بواری بچەر بۆ ئەنگوسی لەو بشتیوە کاک مەوجودخوا بە هەر بە بینەرەکانمان بڵێن دێری نەمە لای تۆ بێ تەبانە و ئەو بەردەی بەدەست دێرینەوەیە وەکو مامۆستا ئاماژی پێەیە هەمان ئەم بەردەیە بەڵام تەنکیەکەنەوە و سوارات بەکاری دەهێنن تایبەت بۆ خانم بەڵێ ئەوەش پێی دەوترێ عەقیق لە کوردستانی خۆمانە بۆهاران دەمۆبەری نەورۆزان خانمان زۆر لە سەرجری کوردی بەکاردێنە کاک مەوجود ئەمە ئێستا نرخەکەی دەوری تقریبان 4 تا 5,000 دینارێکە بەڵام تۆ تەمەشای ئەوە بکە بەردێکی ئاوا چەندانە لەوەی تێدا دەچێت زۆری یعنی لەوانەیە بەردێکی کامل دە 12ێکی تیا دەچێت جا لەوە جۆری تر هەیە بەردی زەبەلەحتر هەیە بەکاری دێنن بۆ سەر مێز جێ قاوە و جێشتی بۆتی لە جێ چایە دایێنن شتێکی جوانە باشە کاک مەوجود ئەvە ئەفرەشە گەلێکی سەرنجڕاکێشە دایم ئەم ئافرەت حەس ڕەنگش ڕەش ئەڤا شین ئەvê gelek سەرنجام ڕاکێشاگەر تۆمە بەحسیڤان دووا بکەی کاک مەوجود ئەگەر پێشوی جواب بیت و دیقەت بە دێریخان خەیاڵی لای ئەو بەردانەیە کە بۆ جوانکاریشتەمیش بەس خەیاڵ لای نەیزەکەکەی ڕاست و قەنا ئەمە زۆر تایبەتە بەس ئەوەی خات و دێرین حەزەکەی ئەمەکردنەوەیەکمان بۆ تێنەکارینان ناف ئافرەتاندا ئەو بەردی پیرۆزەی پێڵێت بڵێ دوو وڵات بەناوبانگە لە جیهانە بۆ بەردی پیرۆز یەکەمیان وڵاتی ئێران دووهەمیان وڵاتی مسر بەردی پیرۆزەی مسر پێڵێن سینایی ئێران پێی دەڵێن نیشابوری دوو جۆری هەیە دوو جۆر هەیە ئەمە تەڵان ئەو بەردە تەقلیدە فەیکە دروست نییە بەردە ئەسڵەکەی ئێران ئەو بەردە ئەسڵەکەی ئێرانە ئەوە لە ئێران بەغرام دێتە فرۆشن بەغرام دێتە فرۆشن تخوا کاک مەوجود حەزەکەی بێ بە من بۆیە پیشانی کامێرای بم بەس ئەمە چۆن پیشانتان بە مەڵای زۆر ئەمە زۆر بچووکە ئاوت ئەو بەردانەی تری ئەرێ وڵا کاک مەوجود ئەڤێن ڕەش ئەڤە چنە ئەوە
تۆزە لە خوورماژە چێ زانی کاک مەوجود ئەمەیان زێ مغناتیزیەت چنە بەڵێ ئەوە بەردی سینی پێدەوترێت یاخود ئاهەنگی سینی ئاسنی سینی پێدەوترێ ئەو بەردە لە بواری عیلاجشا بەکاری دێنن لە سین بۆ چێ بە کۆمەڵێ عیلاجێ چکە من بابەتەکەی من ئەو خبرەی کە من بەدەستم هێناوە لە بواری بڵێن کەسێکی ئەکادیمی نیم چکە بڵێم ئەو بەردە بۆ فلانشت بەکار دێسبینی خەڵک بچێتە بازار تەواوی بەردەکان خەڵکەنەوە سپادەشی لێ نەکەن من ناتوانم ئەو بەردە ئەو بکەم بەڵام ئەو بەردە قینە ئەوە ڕۆی ئەوەیان ڕووی ئەو بەردە لە کوردستانە هەیە لەو جۆرە بەردە لە کوردستانە بیندرایتەوە هەیە بڵێ ئەوش بەردێکی جوانە ئێستا ئەو بەردە تێکەڵی بەردی کوارتز عقیق لەگەڵ بەردی حەجەرسینی پێکاتوە باشە کاک مەوجود ئێستا خاتودێرین پرسیاری ئەمەی کەروتت ئەمە سروشتی نییە و فەیکە گرنگترین شت ئێستا بۆ ئێمە ئەوەیە کە بینەرەکانیشمان بزانن چۆن ئێمە بەردێکی ئەسڵی لەگەڵ بەردێکی فەیکا جیا بکەینەوە ئۆرجیناڵ و فەیکەکە بە چیا جیا بکەینەوە بەڵێ بەداخەوە ئەگەر تۆ شارەزایەکت نەبێت لە بەر بچیتە بازار یاخۆ بچتە هەر دوکاندارێک داوای بەردێکی لێ بکەی بەوجدانەوە ئەگەر هیچی لێندا دەبێت بە وجدانی خۆی بەکاربێن و بەردێکی فەیکت نەداتێ بەردێکی ئەسلی دێتێ بەردی فەیک دایما کە تۆ ئاگری لێدەی جێیەکەی دیارەدا یاخود بۆنێکی نوعەنما بۆنێکی لێ دێ ئەمە فەیکەکە ئەمە فەیک بە ئاگر تێست دەکرێ بەڵێ بەردی ترش دیارە یعنی ڕەونەقی دایمە بەردی فەیک جوانکاریی زۆری بۆکرێ بەردی فێک جوانکاریەکان بە شێوازێکی زۆر جوان خۆی نیشاندا بەڵام لە ئەسڵدا لە ناغدا ئەو بەردە نییەکە ئەوەکرا بەردە بۆ نمونە ئەوە فەیک نییە ڕاست ناشینە بەڵام ئەو فەیکە بزان چەند جوانە ئەوە نمونەیە بینە سەر ئەوەی کە ئەو بەردانی کە لە کوردستانە هەن کە بیندرایت و هەتاک و ئێستاکە مەچ لێرە هەنە بەڵێ ئەوانە ئەمووی بەردی کوردستان بەڵێ ئەvە بەردن کوردستانە منە بەڵێ بەردن کوردستانی جیوەکی کوردستانی جوانە شاکار کاک مەوجودیانی ئەو ڕەونە قوشتێر خۆیەتی بەڵێ ئەوە کوارتزی پێوترێ ئەوەیان بابەتێکە لە کوارتز و ڕۆز کوارتز بۆ نمونە ڕۆز کوارتز ئەو بەردەیە سین ئەو بەردە دەکرێت لە مەدەغەشقەر ساڵانە بە مەلاین دۆلار ئەو بەردەی لێ دەکرێت بە کۆمەڵ لێ دەکرێت دەیەنێت جوانکاری پشتی جوانکاری لێ دروست دەکات و بڵاوکاتە بۆ تەواوی جیهان ئەو بەردەش لە وڵاتی ئێمە هەیە بەس ئەمە نمونەی کوردستانە ئەو بەردانە ئەم بەردانە ئەوانە نمونەی کوردستانە ئەو بەردانە نمونەی کوردستانە بەردێکی تر بەردی یەشمە کە ئەو بەردەیە باشە کاک مەوجود ببوورە توێ قسەیش ئەف بەردن کوردستانە ئەس حەزکەم زۆر سەوانە باغڵم بۆ چ بکاردێن ئەو بەرد کوردستانە هەتاکو ئێساکە بۆ جوانکاری بەکار لە هەندێک ڕووشەوە خەڵک بەکاری دێنێت لە ڕووی بڵێن تادیای ناخی مرۆڤەوە ینی سوود بەخشە ینی ئێنێرژی ئێنێرژیە ینی نەوعەنما سوود بەخشێکە من ناتوان بڵێم ئەو بەردەست ئینێرجیەکەی بەو شێوازەیە دەبەرەوەی یەک نەبێتە ڕێکلام بۆ بەردەکە دووش لەوانەیە کەسانێک شارزایکی ئۆتویان لەسەر لەبێت لەسەر قسەی من بچن خۆیان مەوجود ئەوەی دەستی خۆت ئەنگوستیلەکە عف بەڵێ ئەوە چییە ئەوە تایبەتمەندیەکەی چییە ئەو بەردا ئەوە زمڕوودا ئەوە زمڕوودا دوو بەردی زمورد هەیە کە بەناوبانگن لە جیهانە یەکیان هندیە یەکیان کۆلۆمبیا ئەفۆن کۆلۆمبیەکە زۆر گرانە بە خیرات کۆلۆمبیا ئەو کۆلۆمبی نیە یعنی گران نییە ئەو کۆلۆمبی نیە بەردە کۆلۆمبیەکە بە قیرات دێتە فرۆشن لە قەبارەی ئەو قەبارەیە تقریبا حتابن بڵ لەگەر 4 غرامی هەبێ یاخود 3 غرامی هەبێ بە دەیان لەوانێ بگاتە $100,000 نرخەکەی زۆر گرانە بە طبیعەتی بەردی کۆلۆمبی چییە بەردی کۆلۆمبی زمردی کۆلۆمبی شەفافە کە تو لەسەر کتێبێک دایبنی ئەو دەتوانی بەردەکەی لەسەر دەبێت دەتوانی کتێبگە ئەو دیێ دیارە بەڵام هەیە فەیکیش دروست دەکەن لێڵە یاخود هندیەکە تاریکە ڕوون نییە
فيجا كاك موجود ام بس بحث جوانكاريان افراد صادقين ما هر ظلام اللي بير كدي اوا برده زياتر اساس بيت كم اوا بنا افين او برده عقيقه بڵین لە خانەوادەی ئەو بەردەیە بەڵام هەمان کوالێت هەمان مواسەفاتی ئەو بەردەی نییە ئەڤش تەزبیح شاکار بێجا هەن زەڵام بەس ببێن وڵە ئافرەت ئەکسسوارات بکارتینن ئەکسسوارات توان گرانن ئەڤش بۆ هەنگوت گرانن وەنی مامۆستا باشە مامۆستا ئێستا بۆ نمونە ئەمەی کە بەدەست خات و دێرینەوەیە شتێکی ئاوا بەچەنە بۆ نمونە ئێستا بۆ نمونە ئەو بەردە لە ئەسڵا بەخۆی سینیە ئێستا زۆربەی ئەو شتانە ئەو تەزبیح و دەستبەندۆشتانم بۆ خۆم دروستم کردووە توانەکەی خۆمان دروستیەکەین ئەوە قیمەتەکەی دەگەڕێتەوە تقریبا تا 50,000 دینار ئەوە بە عقیق جەزعی پێ دەڵێن عقیق جەزع عقیق جۆری زۆرە ناوی زۆرە عقیق جەزعەیە عقیق بەقەڕی هەیە سولەیمانی هەیە ئەو بەردە ئەوە عقیق سلێمانی پێ دەڵێن ئەوە سلەیمانی پێ دەڵێن ئەوە جەزعی بەقەڕی پێ دەڵێن ناوەکانی زۆرە ئەوە مەنشعەکانی فەرق دەکا بڵێ هەر بژیت مامستا زۆر سپاس تو بخۆ بەردێن خۆڤ گەلێک بخە کەرەمکە کەرەمکە بەڵام هەندێ دەسەر ئەوە هەبوو ئێمە لە کوردستانە چی بکەین بۆ ئەوەی بتوانین بەردەکان بەکاربین چۆن بتوانین ئەو بەردانە بەردکە لە کوردستانە بدۆزینەوە بیفرۆشین ئێمە دەکرێت لە کوردستانە کۆمپانیایەکە بە یاک حکوومەت کەرتێکی هەبێ کارگایەکی گەورە دروستکە هەم دەتوانێت هەلی کار بۆ گەنجانمان بڕەخسێنێ هەم دەتوانێت خەڵکەکەش مەسە کۆمەڵی گەنج فێری ئەو پیشەیە بکە بتوانێت ئەو پیشەیە پەرەی پێ بدرێت لە کوردستانە هەر بژیت بۆ زۆرمان پێ خۆش بوو کە زیاتر گفتوگۆ بکەین بەس کێشەمان نەمانی کاتە پرۆگرامەکەمان کۆتایی هات زۆر بەخێر بێت دووبارە سپاس دەکەم بەلێ شاکار بێجا ئەم هەردێت گەل کاک مەوجود و کۆتایی پرۆگرامە خۆینین بەلێ بینەران دگەل ببەردێن جوان دگەل دەستپێکە هەفتی ئەس دەبێژمە هەوە هەتا سبای و چەندین بڕگە و بابەتە دی خودێت گەل هەوە دابیت هەر خۆشی و کامەرانێ دابن تا بەیانێکی تر خواتان لەگەڵ بێ و ساغ و سەلامەت بن